کاکوونەر چۆنی؟ چۆنی باشی ئەحواڵت سوپاس دەکەم. کاکوونەر دەمانەوە یەک دوو پرسیاردا ڕاستە بکەین. یەکەم پرسیارە بەڵێ قادر نادری وایە قابلە چێکترە کاکوونەر چێ دەوێت لەگە تو لە قابکە براک وڵی وابزانم کەس نوێری جوابێتی دێت من جواب دە باشە زەحمە نەمی سوالێ نەخۆ کە بازۆر دەم کاکوونەر لە دادگای هەولێر بڕیاری مادەی 406 بۆ تو دەرچێت ئەو بڕیارە مەسەلەی قەتلە. ئەتو هیچ جەریمەت کردیە لەو ماوەی کە ئەو بڕیارە لە دادگای هەولێری لەسەر تو دەرچووە؟ وڵی ئەمە کابراایکی بێ منەتم بەڵێ جەریمەم نەکردی بەڵێ هەستار و 6 مانگ و 16 ڕۆژ لە کلەوان بوویمە بەڵێ حەزێ ئەوەی پێی دەرێن مەسئولەتیە بەڵێ ئەوان پێی دەرێن بەرا گەورە بەڵێ ئەمەن تقریبا 19 ڕۆژ بەربووم 19 ڕۆژ لە هەولێرە بووم هەولێرم بەجێهێشت لە ماوەی ئەو 19 ڕۆژەی دیارە پیاوەکی لە هەولێرە لێت نەبووە ئەمن قەتلەکی بکەم بمگری. بەڵێ یعنی هیچ جەریمەیەکت نەکردیە لەو ماوەیە ئەدی بۆ مادەی 406یان لۆت بەکاری نایە یعنی قەت پۆلیس پێشتر ئاگاداری نەکردیەوە کاکوونەر؟ چێ ئاگادار کردەوە؟ من ئاگادار کردەوە؟ یعنی ئەتو خۆ مادەی 406 مادەی بەسیط نییە دەوی قەتل بی یان بەشداریکردن لە جەریمەکە بی. بەشداریکردن لە جەریمەکە بی ئەوانە بە کەیفی خۆنا ئەمر قەبزت لە گیرفانیانە ئەوە یەک تەلەفۆنە حاکم ێریڤانە ئەپڕیکۆ بە کەیفی خۆی ئەمری قەبزی چێ دەردینی چێ دەرناینی هەر کەسێکی دەری دینی زۆر احتیاجیە. باشە کاکوونەر دەنگۆیەک هەیە لە میدیاکامە لە مێژ جێمان لێ و بڵاومان نەکردەوە وایە ئەتوو لەگەوەها پەڵەبجەی هەوڵی کوشتنی وەیسی بارزانی داوە کوڕەکەی مەسعودی و یەکێکتان نێگیراوە ئەو چیرۆکە تا چەند ڕاستە؟ وڵی کاکە بان شتێکی تێبگەینم ئەسڵان ئەوانە بە کاکوها پەڵەبچەیان وەگرتیە وەکو کەسێک کە ناچیتە ژێربارەیە هیچ کەسێکی کە هیچێتی نیشتیمانی کوردستان ئێستا گەنجێکی هەڵەبسەی فێڕاگەیشتیە وەکو کاکوهابی وڵی هەر کەسێکی لە نێزیک بیبینی دەگەی دابنیشی خواوەشی ئەو نەزڕەی ئەگەر لێشی وەرگرتبی ئەگەر لی وەرگرتبی نەزڕەی بەرامبەر دەگۆڕێ. باشە ئەمنی یەک سوالی لە هەموو دنیایەکەم لۆ هەر شتێکی دەقەومبی کاگوهاب ئەگەر ئەزیەت نەبی بەڵگەکمان بدەنێ وەک ئێڵێن یەکێکتانە گیراوە ئەڵێن یەکێک گیراوە لە خزمەکانی تو خزمەکانی من نییە سایەتی خۆیتیان ئەو 6 بەکار ناینم لەبەر ئەوەی سۆسیال میدیایە خۆیان باش دەزانن ئەو کەسە لەسەر چ گیرایە لەسەر چ نەگیرایە ساعت پێشی ئەو کاتەی ئەو کەسە بگیرێ ئەو کەسە لە چێ درابووە. یعنی هەندێک کوشە هەیە بەکار ناینێ من خەرکەیەگرم ڕێز لەو خەرکەیەگرم کە ڕێز لە خۆگری ئەگەر ڕێزی لە خۆ نەگرت ئیدە من نایخیلمەوە ڕقم لێ لە یعنی ئەنگۆی کاکوونەر ئەنگۆی هیچ پیلانتان نەبووە لۆ ئەوەی هەوڵی کوشتنی یەکێک لە کوڕەکانی مەسعود بارزانیتان دابیتن؟ والله ئەمە جێدە قادر باتێت بگەین ئەمە وەکو ڕۆژنامە نووسە لێت دەپرسین. بەڵێ ئەتۆ ئازادی ئەمەش دەزانم وەکی ڕۆژنامە خۆکی حاکمەک لە من ناپرسێ میشەوەی باش واسدانم. بەڵێ ئەمە دەکە حیزانە نییە ئەوەی مەبەستمان بی ئەوەی یەک مخالفەی یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرک باوێلی بکە ڕوبەڕوو سێ جارەکە دایرەکەین و ئەوەی بکە نەیکە دەرین کاکە ئێرە بەکەلەتون نایە بەخێستی ئەمە کەس تیرۆر ناکەین تیرۆریستش نینە ئەمە سوالێککە لە جەناب دەکەم کاکە. بەڵێ لە ساری 93 چێ درشات ئەس حەشێت نەیکوشت لە ساری 96 لە سیویەکی ئاب چێ سعیداغا و محەممەد عەلی کوشت لە ساری 98 چێ سەباحی برامی کوشت دەبە خەوەی لە ڕوانزێ لە ساری 2001 چێ کەمالاغا و ڕەفیقی ڕەحمەتی کوشتن. بەڵێ جوابم دو هەمویان مەسعود و کوڕێوی نەبوون. بەڵێ زۆر کەس کەش کوژرا لە عەشیرەتەکانی کەش جیهازە ئەوە چەند ئەندامەکەن ئەدی ئەمە بچینە چێندەرە ئەمری قەبزی ئەو برادرانە دەرینین ئەگەر ئەزیەت نەبی. ئەزانم بەس یعنی ئەستۆ چە بە دوواچوون نەکرێ لۆ دادگای هەولێرێ مادەی 406 بوو
لە بۆ تو دەردەینیتن پارێزەرت نییە بەڵێ ئەتو جێبدێت والله من بخۆم هەندی هەفت پارێزەری دەزانم پارێزەرم لۆ چێ ئەمن دەزانم ئەوان چ قسەی بکەن هەرامەی بکەن لەکنەم نۆچیەکە بەڵێ ئەم ناخینمەوە ئەو ڕقەمانە ئەو مەسرورە مامەسرورە وەیسیە مەیسیە نزانم ئەو شتانە ناخینمەوە بەس ئیسوکاریان بختان بۆ خەرەکردنەوە و ئەو کەسەی نەچتە بژدار باری وان و نەبیتە جاسوسێوان و نەبیتە کۆیلی مارەی مەلای و نەبیتە ئەو شتانە ئێجا بختانی لەو درستەکان ئەوە فرانکەسی کوشتیە ئەوە کارزاتی کوشتی ئەوە نزانچەی کوشتی کاکە من با پێت برێم کارگوهاب لەو ماوەی هاتیتە ناو چاوێوانە بەرادەگەی کاگوها فەرماندەک بوو پێڕاگەیش بەدەستی خۆی بوویتە بەرپرسێ دەستگای دژەتیرۆن یەک سوال لە جەناب دەکەم یەک سوال هەموو مەشاکلانەیان لە هەولێرێ دروستکردن گوتیانەوە ئەو های کردیە شارێکی وەشی هەولێرێ هەر پێ خۆت هەر دەگری شش پاراسی دێنە دەچێ سایەخانەی پاراستنێکی لەیە دەچێ کافتریای پاراستنێکی لەیە دەچی وەلەو سایەخانە و کاسەری ئارز پێکن دەچی هەر جێیەکی کابرا هێشتا لە مەتاڕی لە تیارەی ناوێتە خوارێ 6 نەفەری لێنە ڕسمی شێخای پێشانەدا نەرێ کاکە دەتانەوێت دەگا و شێخەی شریک بن دەتانەوێت دەگەوەی ئەوە بن خێرە ئەمە ئەو هەموو شتەی بکەین لە هەولێرێ پیاوەکی تێدا نەبی برێکاکە ڕاوەستن پێشی ئیشەکەی بکەن دومین ئەگەر خەرکەک ناتوانانی جواب دەتۆ ئەمن لەک بەڕواحەتی بێبنێتم بەس کاک هونەرەوە لی گەڕێەوە بە کاکوەهاب ئەمن کە 2000 تەلەفۆنم لۆ کردی هەڵ ناگری بە ئەو بە خۆی جواب داتەوە شتەکەی لە سە ئەمە واز با هەوڵە چی وا هەیە لە میدیاکانیش لە درەو میدیاش بڵاو بووە من بەر لەوان زانیم بەڕاستی لە منطق یعنی هەوڵی تیرۆری کوڕێکی مەسعود بارزانی بدرێت کاردانەوەی زۆر تون دێتە ئارە ئەمە ئەو کاردانەوەمان نەدیت لەلایەن پارتیەوە یعنی بابینەسە تەلەڤیزیۆنی بابینە دادگایەکی وەکو کاگوڵ تاالبانی گوتی دادگایەکی ڕسمی سیانەوەی بابێن برێن کاکە فران و فران ئەو ئیشیان کردی ئەو هیان کردی ئەو هیچ خزمی تو نەگیرایەوە نییە کاک هونەر هیچ خزمی تو لەو نابەخوای کاکادرەکە مەجاالم دەی پێت برێم ناخواشایدە نە کەسی مەگیرە هەیە ناگاشمان لە کەسێکیان لە خۆگرتیە سایەتی خۆیان مشکلێکی عایلیان پێکەوە هەیە لە خۆیان گرتییان وڵا ئەو کەسە زە بە کەیفی خۆیان تهمەی حەسکەی و ئەکبەر واحدی وەستن باشە ئەمە ئەو سوال لێکە ئەمە ئەو ئیشێن کردیەوە ئەمە ئەو ئیشێن کردیە وەلەو نەشن کردیە بەس ئەو ئیشێن کردیە مەسەلە زێگری سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان لە ئەمریکا بزی هەیە هێزتێن بگەینە فەرموو باشە باشە کاکی ئەنیامە دەمانێت بگەینە قەنەعەت ئەو مادەیەکی هەرە قورسە باشە تو بەس تەنیا لە لێدوانە کرد ئەڵێن هەڕەشەت کردووە لە ئاریانی کوڕی مەسرور بارزانی ئەو هەڕەشێت دەبرای خۆت ئەمن کابراایکم سەرۆک عشیرەتی دەورە مەریمە هەڕەشەی لە مەسعود بارزانیش بکەم حەقی خۆتم لەبەرەوەی 7 نەفەری لە عایلێمە کوشتیە ئەی چۆن بوو ماوەیەکی زۆر پارتی بووی کاک هونەر ئێدە ماوەیەکی زۆر پارتی بووی لەگەوان بووی ئەوە دیڤیددیۆی کتەیەکە یار ئەوە ئەزیەتی خەڵک دەدەی لە بۆ شێخ نیهادی لەبەرەوەی قسەیان لەسەر قادر نادر ئەو نیهادەکەی باسیەکەی ئەوەی عایدی بی دەبی بە خۆت بزانی باوشەی سوک بەکار نینم ئەگەر تو عایدی نیهادی بی ئەگەر لە ژیانم عایدی نا تو باشە باز دەکرێ خۆ من لۆ عایدیویمە براکەم ئەمن بەس هەر سەلامەتی لەناو پارتی بابێتە درێ برێتە من ڕۆژێک لەناو ئەی ئەو زێڕینگرەتان لۆ لێ کرد هەویەکی حیزبی پێ بووە پاتری بووە نەک پارتی پاتری بووە ئەمن ئامادەمە کاکە ئەوەی پارتی بی ئەو زێڕینگرت لۆ ئەزیەت دەدا نەگەڕێم کاکە ئەمن نەم سەلماندیە پارتیش نەبوویمە ئەمن کابراایەکی دەورە مەریمە باپیرێ من حەسپێتنەوە ڕەشید ئاغای بابم سەرۆکی عشیرەتی دەورە مەریە ئەو ڕۆمارێ مەلا مستەفای لە تورکیە لە خۆهاتینە خۆیان بە واستەی شێخاتی خۆیان بەسە گوندێکیدا سەپاندیە ناوی بە ڕۆژە
راسیلەتیان کردیتن بارزانانی شتیوە نییە کاکە بێنا بقەومی بارزانانی ئەی باشە کاکوونەر ئەزیەتی لۆ ئەو زێڕنگرە دەدا بەو شێوەیە بابە ئەو زێڕنگرە زەنجێمی تەنزیر کرد ئەو زێڕنگرە ئێستاش بکرم دەبن حاجێنم ئەو زێڕنگرەی زانیت لە من کرد ئەو زێڕنگرەی من تووشی ئەستاو کردم تووشی نخۆشی نەفسی کردم تووشی حەکە و مەکەی کردم ئەو زێڕنگرەوەی ئەمن لۆ ئەو زێڕنگرەم کرد کەس لۆی نەکرد ئەو زێڕنگرە مارەی مەلام سوپای تەحەدایان لێ کرد تەحەدا گوتی من بەس هەفتەیە یەک ڕۆژی وەرە لە دوکانی من دانیشە سز دەوێت لە دنیای لۆتەکەم با بزانن کوڕێز حەلاقەی لێرە نەکو شەرمەی لە خۆ بکەن و تەحەدام لێ نەکەن ئەی داوای پارەی لێ دەکەی ئەی داوای پارەی لێ پارەی لە چێ دەکەم لەو زێڕنگرەی داوای پارە لێ نەکرد بوو والله من داوای پارەی لە کەسێکی بکەم بەخۆی نەینی پێی دینم نه آخر ئەزانم ئەزیەتی دەدەی سوێندی پێی ئەڵێ بڵێ ئەمن کاکە ئەو با جوان لەگەیەکتر قسە بکەین کاکوونەر ئەمە بەڕێزەوە پرسیار دەکەین من داوای پارەت لێ کردیەوە نییە ئەم پارەی چ پارە ئەمە چەند موت بەسەری وەناوەندە دەفتەرم سەرف کردی لە عایلە کێفی ئێمە پرسیارە لێ دەکەین ئەی پێی دەڵێن بڵێ گوم خواردشتە چی وایە ینی وشەی وای پێ دەڵێ بەزە وشانە جوانە کاک هونەر وشانە جوانە بەکاربێتن جێ دەبرای خۆت ئەو وشانە دەگە ئەو کەسەی جوانە بەکاری بینی ئەوەی ئستاهل بی ئەوەی ئستاهل نەبی نامی دەگەی بەکاربین بە تو سەرۆک عشیرەتە چی کاک خۆت بێ سەرۆک عشیرەتەکە کو دەکرێ وشانە بەکار بێتن یعنی وایە نە سەرۆک عشیرات بەشەکە لە ئەوەی کۆمەلگایەکی گەورەی ینی پانتایەکی گەورەی خەڵکی لەدەستدا هەست پێ ناکەی وشانە باش نییە کاکەوە ئەو شانە قادر هەندێک قەوم هەیە لە دنیاە هەندێک قەوم هەیە لە دنیاە بەس دەبی وشەی سوچیان دەگە بەکاربیینی چونکە خیانەتیان دەگە بکەی زەلامیان لێ بکوژی هەر شتێکیان دەگە بکەی ئافوتەکەن و هیچ مشکلە نییە بەس کە گوتت فران کەس کۆنتڕێ یان فران کەس لەکنە من هەر قیمەتی نییە ئەوە هەر زارێ دەتبینی وەبیری دێتەوە هەر زارێ دەتبینی وەبیری دێتەوە لە من گەیشتی کەس نییە لە کوردستانی لە هەنەر ڕەشیداغی وە زیاتر بێ فران کەسە و کۆنتڕێ باشە بەرحاڵ کاکوون ئەزانم براکەم وەڵارە وەڵا براکەمە تو لە هەموو شتەشی هیچ ناچێڕ بەس ئەمنۆکو بواری ڕۆژنامەگەری حەزم لەو زمانەی نییە ئەو بە پێم وایە یعنی ئەمە ڕەخنە دەگرین ئەمە ئەو پەڕی پرۆتستۆ دەکەین فعالیت دەکەین بەس ئەو شانە بەکار ناین تۆ بەکاردێنی ئارەزوی خۆتە کاکوونەر ئەمن بەس ئێستا قسەی کۆتایی ئێستا تو پێت وایە قسەی ئەوەیە هۆی چییە هونەر ڕەشیداغا بە مادەی 406 حکم درایە یعنی بڕیاری گرتنیوە دەرچووە هونەر ڕەشیداغا چ ڕۆژێک نەچوویتە بنبارێ مەسعود و کوڕێنەوەی هونەر ڕەشیداغا کابرایەکی حڕە لە دنیای ئەمن شخصەکەم خۆش بێ ڕۆحی خۆشی لە پێناو دانێم سوم دێنیە ئەمن شخصەکەم برادری کاگوابی ما کاگوها برێتە من سۆرە بری ڕەشە بەس کووا دەبی سەرۆک عەشیرەت وابیتن کاک تۆ دەبێ ڕێی خۆت هەبی ئەت خۆشت دەوێ ئازادی بەڵام هەموو سەرۆک عەشیرەتەکان هەموو سەرۆک عەشیرەتەکان کۆیلی مارێ مەلای ئێجا بخۆمانەوە نیە گەر ئەوان بەشەچیان لۆ ماچی زەحمەت نەبی لۆ ماچی ئەو سوالەی لە ئەو سەرۆک هەوزانە بکەی چێ جوابی تر دەدەتەوە ئەو ڕۆژە مام ئەیوب جوابێت ویداوە گوتی وەرە سلێمانی پشتیوانی ترەوە چ بکەم کاکەوە نانا زۆر کەس جوابی دایتەوە لە هەردوو لایەن بە تایبەتی یەکێتیەکان پارتیەکانی کورە ڕەزیلی چی ده مقابله امید خوشناوی ببینه مقابله علی عونی ببینه بزن پیدا با باوان هر دین خو کاک هنر براکەم ئەوانە دخوان دەزان هەر دێن دوای یەک زمانی پیس بی ئەمە چی لێ بکەم ئەمە نامە ئاستیوی ئەمە ڕۆژنامە نووسم ڕێز لە خۆم و چادۆر و بەردەگرم ئەگەنا وشەی زبر هەموو کەس دەتوانێت بگۆترێ بەس کە ئەمن لەگەر 50 کەسایەتی گەورەم زیاتر کردیە دەیان ڕووداوە کردی کاکوونەر بەس هەیە دەترسێ ئێمە چی لێ بکەم خۆ یەک و دووش نییە بارحاڵ کاکوونەر ئەمە کێشەی من نییە من ئاخر قسەی لە تو بکەم وەڵی زەلامەکەی چی نەکردوی هیچ فاولشی نەدابی لە دنیای وایە ناترسێ وایە ڕاستە نانە کوڕ دەیان کەس لەگە من دیداری کردیە لەبەرەوەی بەڵێ وەڵی کاقادر والله تلفونك بروح حديد لهم بيرقرم تلفونام فقيرة شي بلا سري خوي دانم امان بياوم خرجش لخو بياو تردانم او كسيك استاهل بي او كسيك استاهل نبي
بەخوا ڕێزی لێ ناگرم وای وای ئەگەر ئەنە قەزم لێ ناگرم. باشە سوالێکی لە تۆکەم کا قادر. بەڵێ 2014 مانجی 26 بە سەماڕی مەیاندادا لە پێش لە ناو دۆلاراوەی ئاسایشی گشتی بە سەماڕی منیدادا. بەڵێ شەڕ قەومە ئەو ئەرشی پەیەلام و ئیزعاف نازانم وڵایم ناگام لێ نییە لەو شتەی برا ئەمە 5,000 کیلۆمەتر بەخوای جێبدێ بەڵێ بەخوای بە ئافرەتام لێدان مێک زەبینیان بەجێهێشتن دوو لەشم وێکەتن 3 شۆ برای من کەتن 1 شۆ برازای من کرد کارمەندەکانی خۆیان ئاشکرا نەکردەوە. باشە لۆ هجومیان کردە سەرنگۆ لۆ تشقەڵەتان پێ دەکەن مەسەرە ماڵی بارزانین لۆ باشە سوالێک باشە کاکە دژمناتی ئێمە با و باپیرێمەیە کاکە ئەسحەداغا مەلا مستەفا هەفت فەنجی بەدەستی خۆ لە ئەسحەداغای داینە یانی کێشەکەتان بەڵێ بڵێ بابا قدیم و زمانە ئەی کاک هونەر وابزانام زۆربەی خزمەکان دەسە لە ناو پارتین دەنا وەنیە ئەوانە لە خۆیان بووینە ماستاوچی من ژمارەشی کەمتان ئەوەیە ینی چۆنە ئەوانیت کە برایەکانیت کە برازایەکانیت کە دوابزانام هەموو لە ناو پارتینە و پلەداریشن بە پلەدار بن هەر دەستگایەکی بە سێژۆرە برێ کوڕێس حەشێتیمە جەمپەچی لێدەن زەم دەزانی چیە نەترەچەکەن بەڵێ دەزانم و شاو لێریانە ئەگەر ئیشەکە ڕسمیش بینێرن لۆی بکەن. وایە باشە کاک هونەر ئەمە زۆر سوپاست دەکەم لە وەڵامدانەوەی ئەو پرسیارانە ئەمە دەمانەوێت بگەینە قەنەعەت یعنی بەڕاستی چۆن دەکرێت یەکێک ئەگەر چ جەریمەی کردی ینی داوا دەکەین دادگای هەولێر ڕوونکردنەوە بدا بەڵێ ئەنگۆنارێ ڕۆژنامە نووسین ئەگەر ئازیەت نەبی ئەوەی ئەمن کوشتیتم بە عایلەکەی بێتە سەر تەلەڤیزیۆنی خزم و کەسەکانی بێن بڕێن کاکەمە داوان لەسەر فرانک ڕاستە کاک هونەر ئەمە بۆیە تەلەفۆم لۆ کرد یعنی دەمەوێت بگەمە قەنەعەت چۆن دەکرێت بڕیاری مادەی 406 کە مادەی بەشداری لە جەریمەی قەتلەیان جەریمە ئادەمێت تێ بگەم ئەم بۆیە خوێندیم پێکردی بەڵێ ئەتوو وەکو قادر نادر وەکو خۆت شخصی و ڕۆژنامە نووس لە مەسعود و کوڕەکانی ڕازی ناوەڵە بەگەر ڕازی بینیان لۆ ئەو هەموو ناڕزایەتیەمان دژیان دەردەبڕی و بێگومان ئەم لە ماڵی تالەبانیش ڕازی نینە و لە گۆڕانیش بەڵێ ئەگەر بێت و یەکێتی نیشتیمانی کوردستان هەڵوێستەشی نەبی بەرامبەری ئەو ناڕازاییە کە لە کوردستانی هەیە ئەو مارێ مەلا و کوڕەکان و ئەو دەور و پشتیوان ئەوانش بووینە شێخ چ لە خەرکی کوردستانی دەکەن ئەو سوالەی جوابیم کاک وابە من نامێ بکەومە ناو نقاشێ باس بەزێک سیار ئێ باشە بەسەر چاو لە خۆت کاچی من ئەمە دژی سیستەمین ئەو سیستەما پارتی وێچێتیە بەڵا بەز یەک دقە بۆی قسەکەم بەس ئەو سیستەمە زیادر لە دەستی بنەماڵەی بارزانیە بەڵێ باشە لەو ڕاستەی لە ئەوەلی سەرۆکی پاراستنی سەرۆکی حیزبی سەرۆکی نظامچی یەکێتی ژوا بووە کاکە یەکێتی ژوا بووە تاالبانی هەتا مرد سەرۆک بوو یەک دقە باتێت بگەین یەک دقە بەڵێ کاک هونەر بەڵێ ئەگەر ئەزیەت نەبی تەلەفۆنێکی لۆ شێخەکی بازان کە بزانە ڕازیە لەوە دانا ئەزانم بەس کاک ئەوە مۆدیلە یعنی لە یەکێتیش وایە یەکێتیش تاالبانی دوای خۆی قوباد و پاڤل پەیدا بوونە کوڕشکە نییە لە ناو یەکێتی بتە بەرپرس یعنی یەکێتیش وایە لە 76 تاالبانی بوو هەتا بڵێ ئەوە لە سلێمانی مەسەلەن کاکۆباد و کاک باڵ سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستانن زۆر کەس هەیە مەسەلەی چۆکی مارێ کاکۆسەرەتی شتیان بەدەستە وەچی کاک محموود سەگاوی شتیان بەدەستە وەچی مامەی شتی بەدەستە وەچی خەرکێک لە ناو سلێمانی هەمویان ئیشیان بەدەستە بەس ئەگەر ئەزیەت نەبی ئەتو بڕۆ لە فازل میرانی وێڕاوەرە هەتا دەگەیە شەرتەچی یەک تەنەکاوی بخۆنەوە ئەگەر زەلامە گوتی عافێتت بی ئەمن ئەوە هەیە لە ناو پارتی مەرکەزیەت زیاترە لە چاو یەکێتی بەڵام ئەمە قسەمان لەسەر سیستەمە براکەم بەخوای کاقادر بەخوای برادەرەکەم هاتیە لە خۆی برادەرەکەم هەیە لە بەغدای بەڵێ هاتیە
لە خۆی هاتیە لە ناو هەولێرێ سیارەی بکڕی 6 لە سزی کڕینە کابراایکی بارزانانی هاتیتە خوارێ ڕستمەکی شێخەکی پێشاندایە کات و کاکە ئەو سیارانە لۆ نانکەی شیریک ئەو گوتی کاکە وڵی من پارەی خۆم هەیە و گوتکەمە شیریک وڵی 10 دقە پێ چوینە ئەڤلۆنە کاتی ئاوێشتیانە پشتەوە خۆش شاید ناوی چییە و شێخەت ناوی چییە کاکە و شێخە ناوی ناوی ئەبوو تەڵاڵە ناوی ئەبوو تەڵاڵە من مشکلەی لۆ دروست ناکەم ناوی بینم ێزە خۆت پێشمارەی کاولکەی ناگە دەزانی ژیان دەکەویتە خەتەر باز ناکەین باز مەکە باشە کاکوونەر مادام باشە کاکوونەر باشە کاکوونەر ئەمە پرسیارەکەمان زیاتر لەوە بوو دەمانەوێت تێبکەین داواکارین هەوڵیش دەدەم ئەگەر دادوەرەکەم پێ بگیریان گوتەبێژیان هۆی چییە هونەر ڕەشیداغا بە مادەی 406 بڕیاری دەرچوونی لۆ دەرچووە ئەین دەمانەوێت تێبگەین زەریمەی کردیان لەسەر بەڵێ بەڵێ ئێستا تو ڕێی خۆتدا کاکوونەر بەزە منەکو پرسیارەش بەڵێ ئەزانم مەوزوع هۆیەکە هەر کەسەکی نەبیتە کۆی لێوان نەبیتە جاسوس نەبیتە ئەوە تۆمەتی لۆ دروستەکە ئەخرەگەوابی خۆت بە ملیۆن کەسیان لە بەردەستیە کاکوونەر لۆوە لە تو بەس مادەی سەرۆک عشیرەتێک لۆ بینۆباتەی برێم کوڕی لە سزنیە یەک سەرۆک عشیرەتم لۆ بینۆباتێت برێمتیان لێ دەیفەرمە بارحال کاکوونەر ئەم سوپاس دەکەم کە وەڵامت داوە ئەو دەقی ئەو قسانەی توش بڵاو دەکەین و زۆر سوپاس کاکوونەر بۆ وەڵامەکە چای